ئەم جارە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق هەڵەیەکیان بەسەر خۆیاندا کرد جیازی نوێ بە کارتی نوێ و کارتی کۆن بە جیازی نوێ. ئەوە هەڵەیەک بوو کۆمیسیۆن نەدەبایە بیکردایە ڕێگای تەزویری زیاتر خۆش کرد لەبەرەوە حزبە سیاسیەکانی عێراق جیازە نوێ کە قبوڵی فێڵکردن و تەزویریان تێدا نەبوو من وەکو چاودێرێک بۆ چوونم وایە ئەو پرۆسەیەکی شەفافێتی تێدا نیە پرۆسەیەکە تەزویری تێدایە لەبەر ئەوەی کارتی نوێ و تازەیە ئێستا پرۆسی دەنگدانەکە ببینە سستی پێوە دیارە ئەو دەڵێ کارتەکەت وایە ئەو دەڵێ جیازەکە کوژاوەتەوە لەبەر ئەوە کۆمیسیۆن بەخۆی ئاگداری ئەو کێشانە بووە بەس قەوارە سیاسیەکان لە عێراق لەسەر کۆمیسیۆن مسەیترن کۆمیسیۆن دەسەڵاتی نیە. ئێمە وەکو هاوڵاتی کێشەکمان بۆ دروست بووە ئەمە کارتەکەی پێشووترمان ون کردووە چوینە بایۆمەتریمان کردووە مانجی 12 بەرەو سەرەوە بە مانج یەک بایۆمەتریمان کردووە 2 ڕۆژ پێش ئینتیخاب سەردانی بنکەمان کردووە بۆ وەرگرتنەوەی کارتە نوێیەکەمان ئەڵێ کارتەکەتان بۆ نەگەڕاوەتەوە ئەمەش وتمان لەبەرسی وتی لەبەر ئەوەی ئێوە تاخیر معاملاتتان کردووە بایۆمەتریتان کردووە کارتەکەشتان ون کردووە کاتی ئێوە تا دەگەڕێتەوە تاکو مانجی 12 ئەوی بایۆمەتری کردووە کارتەکەی بۆ گەڕاوەتەوە لە مانجی 12 بەرەو سەرەوە کارتەکە نەگەڕاوەتەوە جا ئەمەش سەردانی بنکەی دەنگدانمان کردووە ناویشمان هەیە لە تۆماری دەنگدان ئەڵێم هاتیوە دەنگ دەرێ ناتوانین دەنگ بدەین لەبەر ئەوەی کارتەکەت لا نییە منیش پرسیاری وەم لێ کردووە کارتەکەمان بایۆمەتریم کردووە ئەو شیتیان لە بەدەرداوینێ بۆ ئەوی بتوانین دەنگ بدەین لە بنکەی دەنگدانی خۆشمان لە بایۆمەتریم کرد ئەو شیتیان دەنگگوتیان دەتوان بۆ مەحمەلاتی هەر شتێکتان ئەبی دەنگ بدەن هیچ کێشەتان بۆ دروست ناکە کەسی سەردانی بنکەم کردووە ناویشتم هەبووە دەڵێ ناتوانین دەنگ بدەیت تا کارتەکەت بۆ نەگەڕێتەوە. پرۆسەیەکی زۆر سەرکەوتوانە بوو سەرجەم بنکە و وێزگەکانی دەنگدانمان کراوەتەوە خۆشبەختانە سەرکەوتین بە زاڵ بووین بەسەر هەموو ئەو گیر و گرفت و تەگەرانەی هاتە ڕێمان ئێستا پرۆسەی دەنگدان لە سەرجەم ناوەندەکانی دەنگدان بەردەوامە سەرجەم وێزگەکانمان کارایە و پرۆسەکە وەگە بینن بە شێوەیەکی زۆر هێمنانە بەڕێواچێ سەرکەوتوانە بەڕێواچێ بەو ڕێکارانە بەڕێواچێ کە کۆمیسیۆندا بەڕێستان وا لێرن دەبینن هاوڵاتی تاخیر نابێ زۆر بە خێرایی بەڕێواچێەوە تا هیچ ئاپۆرەی خەڵک نییە ڕیزەکان بەتاڵن کەواتە ئەوانەی دێن یەکسەر دەنگەدەن و خەڵکیش ڕێژەی ئیقبال زۆر زۆر باش بووە زۆر بەرزە.